بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله وكفى، وصل اللهم على نبيه المصطفى وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان خۆشەویستان، خۆشحاڵم لە زنجیرەی پێنجەم دەگەمەوە بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست و لە دڵاشیری. سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بی. لە دوای ئەوەی کەوا ئێمە سوورەتی مجادلەمان تەواو کرد الحەمدولله بە چەند زنجیرەیەک، ئێستا دێینە خزمەت ئێوەی بەڕێز سەر بابەتی برین سوورەتی الحەشر. سوورەتی الحەشر دووەم سوورەتی جوزی قەد سەمیع الله. پێناسەی ئەو سوورەتە ناوی سوورەتی الحەشرە، واتە کۆکردنەوە. ژمارەی ئاەتەکان 24 ئاەتە. زنجیرەی 58مین سوورەتی قورئانی پیرۆزە. سوورەتێکی مەدەنیە لە شاری مەدینە دابەزیە. هەموو ئاەتەکانی جێگیرە، واتە نەسخی تێدا نیە. لە دوای سوورەتی ئەلبەیینە دابەزیە. بابەتەکانی ئەو سوورەتە پیرۆزە چەند بابەتێکی لە خۆ گرتە. یەکەم باسکردنی ئەوەی داوا کرا لە بڕواداران دڵ و دەرونیان پاک بکەنەوە لە خۆشەویستی جگە لە خوای گەورە و پێغەمبەرەکەی. لە سەرەتای ئەو سوورەتە داوا دەکات خاک و وڵاتیش پاک بکرێتەوە لە بێباوەڕ و دژمنانی خائین لەگەڵ خوای گەورە سوبحانەهو وتەعالە. بە تەوەری دۆم و بابەتی دووەم باسی دەستکەوتی جەنگ دەکات و چۆریەتی دابەشکردنی. بابەتی سێیەم لەو سوورەتەدا هەڵوێستی هاوڵان لە چۆنیەتی خۆیگلاییکردنەوەیان بۆ خوای گەورە بە کۆچکردنیان، بەختکردنی ماڵ و سامان و هەموو خۆشەویستێک لە پێناوی خوای گەورە. یعنی لە سوورەتی مجادلە خوای گەورە نەزەریەن باسی کرد کە بی ئینسانی ئیماندار کوبی. لەو سوورەتە خوای گەورە نمونەی عەمەلی کرداریمان پێنیشان دەدا. هەڵوێستی کۆچەران و لە هەڵوێستی پشتیوانان چیان کرد؟ مهاجیر و ئەنسار بەرامبەر یەکتر. ئەوەیە ئیمانداری ڕاستەقینە. خاڵی تەوەری چوارەم لەو سوورەتەدا هەڵوێستی دووڕوەکان لەگەڵ موسڵمانەکان و پاشەکەشەکردن لە کاتی تنگانە و ناخۆشیدا. تەوەری پێنجەم لەو سوورەتەدا خوای گەورە کە باسی دەکات بێ پشتیوانی و بێکەسی بێ باوەڕان کە موسڵمانان لە کاتی تەنگەتاوی خودای گەورە بەهانایان دێت بە پێچەوانەی بێ باوەڕان لە کاتی تنگانە پشتیوانەکانیان لێیان ڕادەکەن، بەجێیان دێڵن، دوا ڕۆژی هەردووچیشیان ناو دۆزەخە خوا پەنامەمدا. تەوەری شەشەم لەو سوورەتەدا ئەوەی کە باس کرایە تەقوا و لە خواترسی هۆکاری نزیک بوونەوەیە لە خوای گەورە کە ئەوەش بەهۆی خۆشەویستی خوای گەورەوە دروست دەبێ. ئەو تەقوایە قورئانی پیرۆز پەتی ڕزگار بوونە لە دنیا و دوا ڕۆژ. خاڵی کۆتایی یعنی تەوەری لەو تەوەرانی لەو سوورەتەدا باس کرایە چاکتریشت کە خوای گەورە پێی بناستێت ناو سیفەتە جوانەکانی خوای گەورەیە. بۆیە ئەو سوورەتە کۆتایی هاتووە بە کۆمەڵێک لە ناو سیفەتە جوانەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالە. تەوەری دووەم پەیوەندی بە سوورەتی پێشوو. لە سوورەتی مجادلە باسی چەند ئەحکامێکی شەرعی و چەند بابەتێکی کردداری کرا لەگەڵ ڕاستکردنەوەی چەند هەڵس و کەوت و ڕەوشتێکی چەوت و نەشیاوی کۆمەڵایەتی بە تایبەت لەلایەن دووڕوەکان. هەروەها باسی دۆستایەتی و دژمنایەتی خوای گەورە ڕوونی کردەوە باسی کرد دەبێت چۆن بێ ئینسانی ئیماندار. لەو سوورەتە پیرۆزدا کە سوورەتی حەشرە خوای گەورە باسی چۆنیەتی ئەو دۆستایەتی و دژمنایەتی دەکات بە کردار، نمونەش بە کۆچەران و پشتیوانان خوای گەورە سوبحانەهو وتەعالە دێنێتەوە. لەگەڵ ئەوەی چۆنیەتی ئەو ئیمانە ساغ و ڕاست و دروستە دروست دەبێ بە چ شێوازێک؟ خوای گەورە کە باسی تەقوا ناسینی ذاتی پیرۆزی خۆی لە ڕێگای ناو سیفاتە پیرۆزەکانی خۆی باز دەکات. بەشی یەکەمی تەفسیری ئەو وانەی ئەوڕۆ لە ئاەتی ژمارە 1 هەتا ژمارە 7 لەو چەند ئاەتە پیرۆزە خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەچی لە خزمەتی ئاەت بە ئاەت. تەوەری سێەم تەوەری چوارەم مانای وشەکان. تەوەری چوارەم مانای وشەکان. سەبەحە لیللا پاک و بێگەردی و پیرۆزی بێکەم و کوڕی بۆ خودای گەورە. لی ئەوەلی الحەشر کۆکردنەوە و بە دەرنانی یەکەمی جوولەکەکانی بەنی نەزیر. وەظەنوو
دڵنیابوون گومانیان نەبوو. مانعتهم حصونهم پارێزەرەکانیان قەڵاکانیانە. وقذف في قلوبهم الرعب خوای گەورە ترس دەخاتە ناو دڵیان. فاعتبروا پند و ئامۆژگاری وەربگرن یا ئولی الأبصار ئەی ئەو کەسانی خاوەن هۆشن خاوەنی بیناین شارەزایی و زانیاریتان هەیە. الجەلا بە دەرنانیان پاکتاوکردنی شاری مەدینەی پیرۆز. شاق الله ورسوله دەرسون لە فەرمانی خودا و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم على أصولها درەختەکان لەسەر بنچینە ڕەجی خۆیان ڕواون. وليخزي الفاسقين دەبێتەوە کاری دەرچوون لە ئاینی پیرۆزی ئیسلام لە فەرمانی خوا. وليخزي الفاسقين واتە خوای گەورە دەبێتەوە کاری سووک و ڕسواکردنی ئەوانەی دەرچوونە لە ئاینی پیرۆزی ئیسلام یان لە فەرمانی خوا. ئەفا الله کەلیمەی ئەفا کۆیە تاکەکەی فەیئە بەو ماڵە دەوترێت کە بەبێ جەنگ و زەحمەتی دەست دەکەوێت. فما ئەوجەفتم عەلەیه وڵاخ یان سوارەکانتان تاو نەداوە بە خێرایی نەتان هاژۆتووە. یوسەلیت ڕسوولەه پێغەمبەرەکەی زاڵ دەکات وەلیذی القوربە بۆ خزمی نزیکتان دوولەتەن بەینە الئەغنیائی تا ماڵ و سامانەکانیان تەنها لە نێوان دەوڵەمەندەکان دەستا و دەست نەکات. فەخوذوه وەری بگرن دەستی پێوە بگرن. تەوەری شەشەم تەوەری پێنجەم عەفوەن مانا و تەفسیر و ڕاوەکردن و ڕوونکردنەوەی ئاەتەکان. ئاەتی یەکەم خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمووێ أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم سبح لله ما في السماوات وما في الأرض وهو العزيز الحكيم. خوای گەورە سوبحانه وتعالى سەرەتای ئەو سوورەتە دەست پێ دەکات دەفەرمووێ سەبەحە واتە کەلیمەی سەبەحە معنای چییە؟ واتە بە پاچی ڕاگرت. چی بە پاش ڕاگرت؟ لله واتە تەسبیحاتی خوای گەورەیان کرد. خوای گەورەیان بە پاک ڕاگرت لله واتە ئەو تەسبیحاتە تایبەتە بە خوای گەورە سوبحانه وتعالى. کەلیمەی یەک لە ذکرەکان کە تایبەتە ئینسانی ئیماندار ئەنجامی دەدا کەلیمەی ذکری سوبحان الله. ئەو وتەیە ئەو وشەیە خاصە بە ذاتی خوا. یعنی ئێستا ئینسان دروست نییە بە کەسێک برێ بە مرۆڤێک برێ سوبحانەک پاک و بێگەردی لۆتو ئەوە شیرکە کوفرە. سوبحانەک واتە ئەوەی صفاتی خوایەتێ دەیتێ پاڵخوا وارتی صفاتی کەم و کوڕی و نەقسە لە خوای گەورە دای دەبڕی. لۆیە ئەو وشەیەکی زۆر گەورەیە. خوای گەورە سوبحانه وتعالى لە قورئانی پیرۆز بە شێوازی فعلی ماضی هیناکی وەکو ئێرە سەبەحە لە دێر زەمانەوە لە پێشتوورەوە لەوەتی خوای گەورە سوبحانه وتعالى بەر لەوەی خوای گەورە ئەو مەخلوقاتە دروستکە مەخلوقاتە بێجیانەکانیش خوای گەورەیان بە پاک دادەگرت بە صیغەی فعلی مضارع يسبح لله ما في السماوات والأرض. بە شێوەیە عنی واتە لە ڕابردوو و ئێستا و لە داهاتوش بەردەوام خەڵک بە ئەو کەون و بوونەوەرە خوای گەورە بە پاک ڕادەگرن و تەسبیحاتی خوای گەورە دەکات بە شێوەی فعلی ئەمر سبح اسم ربك الأعلى. خوا ئەمر دەکات ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە بە پاک ڕابگرە یان لە سوورەتی نەسر فسبح بحمد ربك واستغفره تسبیحاتی خوای گەورە بکە تێکەڵی بکە لەگەر وشەی حەمد و هەروەها بە شێوازی مەصدەری شاتیە سبحان الذي أسرى بعبده پاک و بێگەردی و گەورەیی لۆ ئەو خودایی کەوا شەوڕۆیی بەتوو کرد کەواتە ئەو وشەیە وشەیەکی زۆر گەورەیە لۆ سبحان الله ئەو زیکرە ئەوەندە گەورەیە چونکە ئیمانی ڕاستەقینە دەخاتە ناو دڵی ئینسان. کەلیمەی سبحان الله کەلیمەی تەسبیحات یعنی بە دوورخستنەوەی هەموو صفاتێکی نەقز لە خوا پاڵدانی هەموو صفاتێکی جوان و لایق و شایستە بۆ ذاتی الله. ئەوە تەعظیمی خوایە ئەوە بە پاک ڕاگرتنی خوایە ئەوە ئیمانێکی تەواوە لە بۆ ئینسانی ئیماندار. لۆیە
ئەو زکرێکی زۆر گەورەیە بەڕاستی ئینسان ئەگە مافی خۆی بدا مافی ئەو زکرەی بدا گەورەترین کەریمەیە کە ئینسان ئەنجامی دەدا لۆیە بە هەر یەک جارێک کە ئینسان دەڵێ سوبحان الله یەک دارت لە بەهەشت لۆ دەچێندرێ بزانە چونکە کەلیمەی سوبحان الله ڕزگاربوونە لە شرک بڕیاردانە ئیقرارە بە تەوحید و یەکتاپەرستی خوا ئەو معنایەکەیتی ئەو کەسەی دەیڵێ بالفعل ئەو معنای لە خۆی جەهێنایتە دییاننا ئەوەشتە چکەیە ئەو خۆی بینی خوای گەورەیە خوای گەورە دەفەرمێ وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم هیچ مەخلووقێک نییە لەو بوونەوەرە لە گیان و لە گیاندار و بێجیان هەر هەمووی إلا يسبح بحمده هەمویان خوای گەورە بە پاک ڕادەگرن ولكن لا تفقهون تسبيحهم ئێوە تێناگەن لە تەسبیحاتی وان نازان شێوازەکەی چۆنە هیچ بوونەوەرێک نییە تەسبیحاتی خوانەکە خوای گەورە بە تاک نەزانی صفاتی جوان نەداتە پاڵخوا صفاتی کەم و کوڕی لا نەدا لە خوای گەورە بەڵام ئێوە تێناگەن هەموو ئەو بوونەوەرە هەمووی وفي كل شيء تدل ئایا هەموو ئەو مەخلوقاتە بەڵگەیەکی ڕۆن و ئاشکران لە بۆ مرۆڤەکان تدل على أنه الواحد بەڵگەیە لەسەوەی کە خوای گەورە تاک و تەنهایە ئەو تەسبیحاتی ئەو مەخلوقاتەیە ئەوەی کە ئێمە تێی دەگەین لۆیە کەلیمەی سوبحانە من السباحة کەلیمەی سوبحان الله لەگە سیباحەتی مەلەوانی ئینسانێک کە بکەوتە ناو ئاو چێ ڕزگاری دەبین ناو ئاو ئەوەی مەلەوانزانێکی باش بێ واللهی چۆن بەهۆی مەلەوانی ئینسان ڕزگاری دەبی لە خنکان لە نقومبوون بەهۆی سوبحان اللهش ئینسان ڕزگاری دەبی لە جەهالەت و نەفامی شرک و کوفر لۆیە کەلیمەتی زۆر گەورەیە بەس کەلیمەی سوبحان الله ئینسان ڕزگاری دەبی لە ئاگر خوا پەنامەمدا کەواتە لۆیە بەڕاستی وشەیەکی زۆر گەورەیە کەلیمەی سوبحان الله لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەک دەفەرموێ كلمتان خفيفتان على اللسان حبيبتان إلى الرحمن ثقيلتان في الميزان يقو شهية زور آسان لسر الزبان زور قرص لسر ميزان حسنات إنسان وهروها بيغمبر دفرموه صلى الله عليه وسلم زور خوش ويستلك الخواي قولا أو دوشا تيا سبحان الله وبحمده سبحان الله العظيم أو كلمة زور قورية سبحان لويا خواي قدرت مسبحة لله بپاکو بێگەر دادنێن شێ لله ئەو تەسبیحاتە مولکی چێیە ئیخوای گەورە لێ تەسبیحات ذیکرێکە خاصە تایبەتە بە ذاتی الله کو الحەمد لله ئەمە دەرێن حەمد تایبەتە خاصە مولکی خوای گەورەیە هیچ کەسێکی نابی ئێستا دەکرێت و بێکەچی برێ شکران سوپاس بەڵام نابی برێ الحەمد لەک ئەو کوفرە أو شركة كلمة سبحان الله كلمة سبحش وشيء خاصة تايبة بكاردي لبو ذاتي الله سبحانه وتعالى سبح لله واتا بباكو بيقردي داندرا لناو مخلوقات لناو همو أو بونورا بلام أو تسبيحات ملكة خاصة لله لبو خواي قوله سبحانه وتعالى شيء أو تسبيحاتك ما في السماوات أوي لناو آسمان كان لملائكة كان لا استير كان لحمو أوانا تسبيحات وخواي قوله بباق رادقرن وما في الأرض وأوي لناو أو زوية داعي هل هموي تسبيحاتي خواي قوله دكا هل يك بش زمان حالي خوي بحال ومقالي خوي تسبيحاتي خواي قوله دكا خواي قوله بباق دادنين لكم وكري لا همو صفاتك زور بداخوا زور دارن مروف لقلوا إخوة عقلي دايتي سبحان الله بأندازي دارك بردك ناطاني تسبيحاتي إخوة شريك له إخوة يقول بالرياضة دا لو يدبي إنسان زور آقدار بيولاي إخوة والله أوي كزور قرنق إنسان لعقيدة ولتوحيد إخوة يقول بباق دابنيتن إخوة يقول بقودة دابني إخوة يقول أمر ببيغمبر دكا صلى الله عليه وسلم وربك فكبر أو تكبير وتعظيم إخوة لا والشيء سبحان الله كداية لوي داية حرتي شركو
صفاتی نالایقە لە خوای بەدور بخەیەوە هەرچی صفاتی جوانە بیدێ پاڵخوای گەورە سبحانه وتعالى وهو العزيز الحكيم چونکە ئەو خدایەکی عزیز الغالب لا يغلب ئەو خدای کەوا زاڵە بەسەر هەموو شتێک هیچ کەسێک دەسەڵاتی خوای گەورەی نییە کە بەسەر خوای گەورە دازاڵ بی ئەمر لە سەف خوای گەورە بکە الحەکیم لە کاتێک کە خوای گەورە عیزەتی هەیە لەو کاتێک کە خوای گەورە زاڵە بەڵام خوایەکی دانایە دەزانی ئەو عیزەتەی لە چ شوێنێک بەکاربیری خوای گەورە بە حکمتەوە هەرس و کەوت لەگە بوونەوەرەکان دەکا حتا لەگەر کافرەکان لەگە ئەوانەی خوا لێیان تووڕێ سبحانه وتعالى بە حکمت خوای گەورە هەرس و کەوتیان لەگە دەکا پێغەمبەرانی دەنێری ئیقامە حوجەیان لەسەر دەکا بانگەواز ئینجا خوای گەورە ئەو هەموو ترسێنەرەی ناردووە ئەوە حکمەتی خوای گەورە ئەوە دانایی خوای گەورە سبحانه وتعالى لەو بوونەوەرە خوای گەورە وای کردووە کە ئینسان ورد بیتەوە لە دروستکراوەکانی لۆ ئەوەی دانایی و حکمت و گەورەی خوای گەورەی لۆ بەدەر بکەوی لۆوەی کەوا خوای بە حەق بناسیتە دەی لەسەر ئاەتی ژمارە 2 هەتا ئاەتی ژمارە 4 کە باسی جوولەکەکانی بەنی نەظیرە کە ئەو سوورەتە تەوەری سەرەکی ناوی سوورەتەکەش هەر بەوەی هاتووە سعیدی کوڕی مەنسوور لە سعیدی کوڕی جوبەیر دەجێڕتەوە دەڵێ بە ئیبن عەباسم وت ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە باوکی وتم پرسیارم لێ کە سەبارەت بە سوورەتی حەشر وتم ئەو سوورەتە دەربارەی بەنی نەظیر دابەزیە پرسیارم لێ کرد لە ڕوایەتێشتر بە سوورەتی بەنی نەظیر دانرابوو ئیبن عەباس و مجاهید و زوهری و چەند زانایشتر دەفەرمون پێغەمبەری خوددا صلی الله علیه و کاتێ چوە شاری مەدینەی پیرۆز لە کاتی کۆچی کرد دانوستانی کرد لەگەڵ جوولەکەکان یعنی لەگەڵیان دانیشت پەیمانی لەگەڵیان بەست لەسەر ئەوەی شەڕیان لەگەڵدا نەکات ئەوانیش شەڕی لەگەڵ نەکەن بەڵام ئەوان پەیمانەکەیان شکاند بۆیە خوای گەورە تووڕەبوونی خۆی بەسەردا ڕشتن کە ڕەتبوونەوەی نییە اینجا خوای گەورە بڕیارێکی لەسەر دان کە گەڕانەوەی نییە تەوانەوە قسەی ئیبن عەباس ئەو زانانەیە کە لە ئیبن عەباس دەژێڕنەوە ئەویش بووە هۆی ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەدەری نان لە قەڵا بەهێزەکانیان گومانیان وابوو کە ئەو قەڵانە لە خەشم و تووڕەبوونی خوای گەورە دایان پارێزێت بەڵام ئەوان هیچ ئەو قەڵایانە هیچ سوودیان بۆیان نەبوو لەلایەن خواوە ئەو لەلایەنی خوای گەورەوە ئەوەی لە خەیاڵیان نەبوو بەسەریان هات پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە شاری مەدینە بەدەری نان کۆمەڵێکیان چوونە ئەذروعات کە شوێنێکە لە وڵاتی شام کە خاچی کۆبوونەوەیە هەندێکی تریان چوونە خەیبەر ئەوەی لەگەڵی خۆیان خوب برد تەنها باری وشترێک بوو بەدەستەکانی خۆیان ماڵ و خانوەکانی خۆیان دەڕوخاند تا ئەوەی پێیان دەکرێت لەگەڵ خۆیانی ببن طبعا ئەو ڕیوایەتە بخاری و ئیمامی مسلم هەردووچیان جێڕاویەتیانەوە کەوە ڕەئی ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەربارەی هۆی دابەزینی ئەو سوورەتە پیرۆزە سەبارەت بە گەورەی سوورەتی حەشر چەند فرمودەیەک باس کراوە بەڵام هیچیان ساحی نییە فرمودەکان بۆیە ئێمەش باسمان نەکردو دەمان هینایتەوە لە ئاەتی ژمارە 2 خوای گەورە دەفەرموێ هو الذي أخرج الذين كفروا من أهل الكتاب من ديارهم لأول الحشر أي پیغمبری خوا أي مسلمانان هو الذي خواي ايوه أو خدايا أو خدايا كقوتمان عزيز الحكيم أو ذاتيا أو خدايا أخرج الذين كفروا أو بباور كافراني بدرنا لجولككان من أهل الكتاب لجولككان أهل الكتاب من ديارهم لأنه مالو حالي خويان لأول الحشر بۆ یەکەم جار کە جوولەکە لە شوێنی خۆیان یعنی جوولەکە دائیمەن هەمیشە دەسەڵاتدار بوونە کە دەسەڵاتدار بوونە زوڵمیان کردیە ستەمیان کردیە ئێستا دەبینێت هەموو دنیا لە ژێر دەستی ئەوانە لێ جوولەکە ئەگە دەسەڵاتدار بوو تڕ و هیچی پێکەوە دەسوتێنتە زۆر بێزەمیر و بێویژدانن یعنی سبحان الله والله لە ئاژەڵی ئاژەڵترن هەندە بێڕەحم و بێویژدانن بەرامبەر بە تێگڕای خەڵکی لۆی ئەگە سەیر بکەیت تەمەشا بکەی مێژوو بخینەوە ئەو دەدەزانی ئەوانە چیان کردیا بەڵام کاتێک کە خوای گەورە پێغەمبەری نارد صلی الله عليه وسلم بۆ یەکەمین جار دەسەڵاتی ئیسلام حکمی ئیسلام وای کرد ئەوانە
باجی ظلم و تاوان و غدر و خیانەتی خۆیان بدەن. لێ خوای دەفمێ خوای گەورە ئەو خوای بوو ئەخرەجە الذینە کەفەڕوا. لێرەدا ئیمامی بقاعی لە تەفسیرەکەی دەڵێ من اعتمد على غير الله ذل ئەوان اعتمادیان کرد لەسەر غەیری خوا وتیان قەڵاکان من دەما پارێزی لێ خوای گەورە سووک و ڕسوای کردن. فإن من اعتمد على مخلوق أسلمه إلى صغاره. هەر کەسێک پشت بە مەخلوقت بەستی خوای گەورە تەسلیمی وی دەکات، بەڵام ئەوەی پشت بە خوا ببەستی خوای گەورە خۆی دیفاعی لێ دەکات و خوای گەورە بە ذاتی پیرۆزی خۆی پشتی ئەو کەسانە دەگریتن. ئینجا لێ ئەوان ئەو جوولەکانە خوای گەورە بە دەرینان من ئەهلی الكتاب من ديار من أول الحشر. خوای گەورە دەفەرمێ ئەوانە ئەو جوولەکانە ما ظننتم أن يخرجوا أي مسلمانەکان ئێوە لە گومانی ئەوەدا نەبوون ئەن یەخروجوا ئەوانە ئاوا بە ئاسانی مل بدەن ملکەج بن شارەکەتان لەو بەجی بێلن ماڵی خۆیان بەجی بێلن. ما ظننتم أن يخرجوا وظنوا أنهم مانعتهم حصون من الله. ها تەماشا بکە ئیمان داران گومانیان وا نەبوو ئەوان ئاوا بە ئاسانی بڕۆن، بەڵام خوای گەورە سوبحانەهو وتەعالە ترسێکی خستە ناو دڵیان دینی ئیسلامی هەندە بە عیزەت کرد خوای گەورە لەژێر فەرمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بە ئاسانی دەرچوون. وظنوا لێرە وظنوا يعني ئەیقنوا وەیەقینیان وابوو جوولەکەکان ئەنەهم مانعتهم ئەوان ئەوەی ڕێگری و سەرخەر و پشتیوانی وانە حصونهم قەڵاکانیانە ئەو شوێنە بەهێزانی کە دروستیان کردیان من الله لە سزای خوا دەیان پارێزی لە سزای خوا دەیان پارێزی. لێ دەرێ فەئوعجبوا بها وغەڕەتهم زۆر سەرسام بوون بەو قەڵایانی دروستیان کردبوو پێوەی مەغرور بوون وحەسیبوا ئەنەهم لا ينالون بها پێیان وابوو هیچ دەستێکی برندوش هیچ دەستێکی نەیارانیان پێیان ناگا ولا يقدم عليه أحد هیچ کەسێک ناتوانی لەناو ئەو قەڵایانە دەستیان پێی بگا. واطمأن نفوسهم إليها بۆیە دڵی خۆیان مرتاح کردبوو بە ئارامی دەژیان بە حسابی ئەوەی کە زۆ لە ئارامیدان. ومن وثق بغير الله فهو مغدول. هەر کەسێک متمانە و پشتیوانی بە غەیری خوابی ئیلا خوای گەورە سووک و ڕسوای دەکا. ومن ركن إلى غير الله فهو عليه وبال. هەر کەسێک پشت بە غەیری خواب بەستی ئەو شتە لە بۆی دەبێتە ئەوەی کە پشتی لەوەی پێبەستیە لە بۆی دەبێتە سزا و عەزاب و ناخۆشیەک بەسەری دادێ. لێیە وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله یەقینیان وابوو قەڵاکانیان لە سزای خوای گەورە دەیان پارێزی. فأتاهم الله من حيث لم يحتسبوا بۆیە ئەو سزای لە لایەنی خوای گەورەوە بۆیان هات و بەسەریان داسەپا من حيث لم يحتسبوا کە لە خەیاڵی خۆشیان نەبوو کە لە بیر و لەو بڕوایان نەبوون ئاوا بە ئاسانی تەسلیم دەبن و ملکەز دەبن و بە سەرشۆڕانە دەبی ماڵەکانی خۆیان بەجی بێنن. وقذف في قلوبهم الرعب. خوای گەورە سوبحانەهو وتەعالە کەلیمەی قەذف یعنی شتێکی فڕێدەی بەبێ ئەوەی یعنی شتەکە ڕاز بکەوتە ئەو شوێنەی کە هەدەفتی هدایە. کەلیمەی قەذف ئەوە معنایەتی. وقذف في قلوبهم الرعب. خوای گەورە ترسێکی زۆری خستە ناو دڵیان. کەلیمەی ڕعب لە زمانی عەرەبی ئەگە سەیر بکە لەگە خەوف فەرقی هەیە. ڕعب لەگە خەوف ڕعب یعنی ترسێکی تۆقێنەر یعنی کابرا تأثیر لە هەموو زۆر جاریوە کابرا ترسی هەیە بەسە خۆی نایدی دری ئەوها لێ دەدەسەد وانیا بەڵام هیچ ئەوها پێ دەکەنی. بەڵام ڕعب ئەوەیە هەموو ئەندامەکانی لەشی ئەو ئینسانە پێوەی دیارە ڕەنجی زەردەبی لە ترسان چاوی تێک دەچیتن یعنی لە دوور هەموو قەلبی دەلەرزی ئەوە ڕعبە. خوای گەورە دەفەرمێ ترسێکی ئاوامان خستە ناو دڵیان کە تەئسیری لە هەموو کیانی و جیانی ئەو کەسانە کرد. لۆیە ئەو ترسە بووە هۆی ئەوەی کەوا یخریبونە بیوتەهم بئەیدیهم ماڵەکانی خۆیان بەدەستی خۆیان بڕوخێن. طبعا یخریبونە بیوتەهم بئەیدیهم وئەیدی المؤمنین بەدەستی خۆیان و بەدەستی ئیماندارەکان ماڵەکانی خۆیان دەڕوخان
لێرە داتە جوولەکە زۆر کەسانێکی تەوانە دوو خاڵی لێ دەخێنرێتەوە کەسانێکی حەسوودن یعنی گوتیان با کەس لە پاشەمە ئیسیفادی لێ نەکە ئەو یەک لاون لۆی ماڵی خۆیان هەموو ڕوخان ئەوە یەک دووەمیشت لێ وایان دەکرد یعنی هیچ ئومێدیان بەو شوێنە نما جارێکتر بگەڕێنەوەی دەرێ تەواو یعنی زانیان جارێکتر ئەو شوێنە لۆ یعنی مەجای ئەوی بگەڕێتەوە کابرا ئەگەر مەسەڵەن ماڵەکەی چۆل کرد تێکی نادا دەرێ ڕۆژێک دادی بگەڕێن بەڵام ئەوان هەندە بێ ئومێد بوون زانیان جارێکتر مەحاڵە ئەوان بگەڕێن و سەر ئەو شوێنی خۆیان لۆیە ماڵەکانی خۆیان یخریبونە بویوتەهم ماڵەکانی خۆیان تێکدا بئەیدیهم بەدەستی خۆیان و ئەیدی المؤمنین و ئیماندارانیش لەبەر چاویوان ماڵەکانیانیان دەڕوخان بەسەریاندا فاعتبروا يا أولي الأبصار دەی ئەی ئەو کەسانی خاوەن بیر و هۆشن ئەی ئەو کەسانی خاوەنی بینایی ناو دڵن بیر بکەنەوە ئەوانە چۆن خوای گەورە سووک و ڕسوای کرد بە سەبەبی چێ بە سەبەبی خیانەت بە سەبەبی پشتیوانی بە سەبەبی ئەوەی کە بەجێ شێتانیان کرد بە سەبەبی ئەوەی ئیمانیان نەینا هەندە لامل و عیناد و ئینکار بوون یعنی خۆ ئەگەر ئیمانیان بینا بە سەربەرزی دنیا و قیامەت دەبوون بەڵام عاقبەتی کوفر ئیلا وایە ئینسانی سەرشۆڕی دنیا و قیامەت دەکات ئەی تەفەکەڕوا في عاقبة من خالف أمر الله بیر بکەنەوە لە دوا ڕۆژی کەسانێک کە سەرپێچی ئەمر و فرمانی خوا و پێغەمبەر دەکات وەکەذەبە کیتابەهو پەیامی خوای گەورە بە درۆ دەخاتەوە کەیفە یەحیل به من بەئسه المخزی چۆن خوای گەورە سزای رسوک و ڕسواکەری خۆی بەسەریاندا دەهێنی في الدنيا والآخرة للدنيا ولا الروجي دوائي أو سزايا مصدادي أو وكو ابن كثير رحمتي خواي لسر بيه باز دكا انت خواي قرد فرمي لآياتي السي ولولا أن كتب الله عليهم الجلاء لعذبهم في الدنيا بازور تاك بظانا أو جولة كاني بني نظير كاتك إما داواما ليكن مالكان يتسول بكان أو شارب زي بيلن ونظانا إما تواناشتي كمان هبو خواي قرد فرمي ولولا أن كتب الله عليهم الجلاء أقر إما فرمان و بڕیارمان نەدابایە ئەو شارە ئەو شوێنی خۆیان بەجیبێلن شتی زۆر قورستر و سزای زۆر گەورەتر و گرانتر هەبوو لەعەذەبەهم فی الدنیا وەکو ئومەتەکانی پێشوو بە تایبەت لە جوولەکەکان کە خوای گەورە لە دێر زەمانەوە چەندین جار خوای گەورە سزای زۆر سەخت و قورسیدا خوای گەورە دەیتانی بۆ مەلەرزەیەک خوای گەورە دەیتانی لە ئاسمان و عەذابێک بینی لعذبهم في الدنيا لدنياي خواي قول سزايتي لناو بديان لبو بينتن كتاكيتيان لناو نمينيتن بلام إما خاطر ما نقرتن إما مازال من دار كاكا بس خاك كمان لو بدي بيلن ولهم في الآخرة عذاب النار بازور تاتيج بزانن كاتك أوان لدنياي أو سزايا تشيجن معنى أويني أو رزقار يمنع لقيامته كاتك إيمان ناينن أقلس أو كفر بمرن أو لقيامتي خواي قول عذابي زور سختي لبو آمادا كردون كعذابي دوزخ أخوا بنامم دا ذلك أو سزاير بو لبرتي أوانا مستحقي أو سزاي دنيا وقيامة بأنهم شاقوا الله ورسوله بهوي أوي أوان دجايتي وسربيتي دجي فرماني خواو بيغمبري خوابون أوان شاقوا كلمة شاقوا معناتها واتا بربرتي دجايتيان كرد كلمة مشاقة واتا شغبون ولدبون خويان دياك دوا دور كوت دوا لا ريزي إيمان داراني باور بو بخوا وببيغمبري خوا ومن يشاق الله هركسك دور بكويتوا هركسك سربيتي فرماني خوا بكا فإن الله شديد العقاب بيقمان خواي قورا سزاو تولو سزاكي زوزر تندو بهيزو سختا انت خواي قورا دفرمي سبحانه وتعالى أي بيغمبري خوا أي مسلمانان أو يبلس بني نظير هات ما قطعتم من لينة أو تركتموها قائمة على أصولها هر دريختي تار كلمة لينا أو داري كوا ترى يعني وشق نبوة داري ناسكة ما قطعتم
کاتێک کە ئێوە هەر دارێکتان بڕیبتەوە دارێکی تەڕی بەردار کە بەری دەداتن لە کاتی خۆی ئەو تەڕەکتموها یان نەیبڕنەوە وەکو خۆی بەجی بێڵن قائمەتەن على ئوسولیها لەسەر ڕەجی خۆی ئەو دارە ما بێتەوە نەبڕا بێتەوە فبإذن الله ئەو بە ئەمر و فەرمانی خوایە. طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتەدا جوولەکان هەندێک لەو دارخورمانەیان دەکردە قەلغان لۆیە دارەکانی هەندێک بڕیەوە هەندێک دارەکانی بڕیەوە دیارە زۆر چڕ و پڕ بووە لەوێن دەرێ یعنی لە دژی مسلمانان پیلانیان دەژێڕا لۆیە پێغەمبەری خوا هەندێک داری بەرداری بڕیەوە لۆیە خوای گەورە دەفەرمێ ئەو دارانەی کە بڕانەوە کە داری بەردار بوون داری تەڕ بوون یان ئەوانەی هێشترانەوە هەمووی فبإذن الله بە ئەمر و فەرمانی خوا بووە. پێغەمبەری خوا کارێک ناکا کاتێکەوە ئەمر و فەرمانی خوای لەسەر نەبێت. طبعا یەک لەو شتانە هەیە ئەمە دەزانی پێغەمبەری خوا لە جەنگەکان ئامۆژگاری ئەو سوپا و سەربازانەی دەکرد کە دەیناردن لە بۆ غەزا دەیفەرموو لا تقطعوا شجرة نەکرد ئێوە داری ببڕنەوە ئەو لەکەینێ لەو کاتێ ئەگەر دارەکە بەربەز نەبیتن بەڵام ئەو دارانە کە بەربەز بووە ڕێگری کردیا خراپەی لەناو ئەنجام درایە لۆیە فەرمانی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک لەو دارانە ببڕێتەوە یعنی بە ئەمر و فەرمانی خوا بووە. وليخزي الفاسقين وخوای گەورە سبحانه وتعالى لۆی ئەو ڕێگایی بە پێغەمبەری خوادا لۆ ئەوەی ئەو فاسق و تاوانبارانەی لە جوولەکەکان کە دەرچون لە ئەمر و فەرمانی خوای گەورە سووک و ڕسوا بن و ئەو سزایان بەسەدا بسەپێ. اینجا خوای گەورە دەفەرمێ ئەی مسلمانان ئاگدار بن ئەو ماڵەی جوولەکەکان لە خەیبەر و لە بەنی نەضیر کە کەوتە دەستی ئێوە کە پێی دەوترێ فەی وما ئەفا الله على رسوله ئەو ماڵەی کەوا خوای گەورە و دەستکەوتە چی بەبێ شەڕ بەبێ جەنگ کەتە دەستی پێغەمبەری خوا وما ئەفا الله ئەو خوای گەورە دەیداتە پاڵ خۆی ئەوەی خوای گەورە لەو دەستکەوت و ماڵە على رسوله کەوا کەوتە دەستی پێغەمبەری خوا منهم لە ماڵەکانی ئەوان فما ئەوجەفتم عليه من خەیر ئاگدار بن ئێوە ئەسپتان لە بۆی تاونەدا لۆی ئەو ماڵەتان بەدەستکەوی شەڕتان نەکرد جەنگتان نەکرد زۆر بە سووک و ئاسانی ماڵەکانیان بەجێشت ئێوە چون شتەکانتان هێنا وەلا ڕیکاب سواری سەپشتی وراغ نەبوون بە ئاسووک و سانایی بووە دەستکەوتی ئێوە بەڵام ئاگدار بن ولكن الله يسلط رسوله على من يشاء خوای گەورە ئەگە ویستی لەسەر بێ هەر شتێک بێوێ لە خاک لە ماڵ لە هەر شتێک پێغەمبەرەکەی خۆی دەسەڵاتی بەسەدا دەشێری و وارووا دەیخاتە ژێر دەستی پێغەمبەرەکەی على من يشاء لەسەر هەر کەسێک کەوا خوای گەورە ویستی لەسەر بێ والله على كل شيء قدير بێگومان خوای گەورە توانا و دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. اینجا خوای گەورە دەفەرمێ سبحانه وتعالى وما أفاء الله على رسوله ئەو ماڵەی کەوا ما أفاء الله على رسوله نەهاتووە ماڵێک دەستکەوتێک کەوا بەبێ جەنگ خوای گەورە دابیتی بە پێغەمبەرەکەی خۆی بە کەیفی ویستی خۆی نییە دابەشی بکە ئەدی بەڵکو دەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو شێوەیە تەوزیع بکە کە خوای گەورە لە بۆی ڕوون دەکاتەوە. یەک لەوانە خوای گەورە دەفەرمێ فەلیلا دەبی بەشێک دیاری بکرێ بۆ خوای گەورە سبحانه وتعالى ئەو بەشەی کە مەبەست پێ چییە يعني وما أفاء الله من أهل وما أفاء الله على من أهل القرى واتە ئەو ماڵ و دەستکەوتەی کە کەوتە ژێر دەستی پێغەمبەری خوا خوای گەورە وای کرد کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو ماڵی بکەوتە بە ژێر دەستی من أهل القرى لە ماڵی ئەو دەیانە کە بەنی نەضیر و ئەو چەند گوندەی دەوروبەری بوو فەلیلله بەشێک دەبی لۆ خوای گەورە واتە فی سەبیل الله لە شتە گشتیەکان سەر بکرێ وەکو مزگەوت وەکو خەستەخانە وەکو پرد ئەو بابەتانی کە پێی دەوترێتن شوێنە گشتیەکان وەلی الرەسوول و بەشێکیش لە بۆ پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم. طبعا خوای گەورە لە سوورەتی ئەنفال بە تەفسیل باسی تەقسیمی غەنائیمی کردیە
كذا فرمي واعلموا أن ما غنمتم من شيء فأن لله خمسه ولرسوله ولذي القربى واليتامى كأو ما لا دكريتا خمس واتي يجلس بينزي دكريتا دكريتا يجلس بينزي أو ما لا دابش دكريتا يجلس بينزي لبو خوا لبو بيغمبر انت بوشوي دابش دكري كبا تفصيل باسكري بلام ليرة مالي في خواي يقول فرمي باش يغلبو خواي يقول وللرسول باش يتش دبو بيغمبرو بنا مالو خانوادي بيغمبري خوا لدواي خوي لبوي دادندري كلبو آل البيت بيدوتري ولذي القربى باش يتش لبو أو كساني كوا خزم كسان نزيكن دديتوان أو كساني فقير هجارا بدريتا وان مثلا لون منا كسيك مسلمان خزم كسي هيا باش يقلو مالي ببري دكي بيداتي يعني بيغمبري خوا لبو خزم كسكاني خوي واليتامى باش ترخان دكري لبو يتيم بباوكان اواني بباوكن يتيما باش لو فيئة لو مال دسكوتي ببشر ددريتا يتيم بباوكان والمساكين او فقير هجار نداراني مالي انيا وابن السبيل ريبوار كابرايا كخلشي او بلاطينيا مالي لبرايا باش مالكي ددريتي لو او مال بوشوي دابش بكري ادي لو مثلا بدريتكس خواي قول فرمي كي لا يكون دولة بين الأغنياء منكم لو يا إما بريان من دايا أو مالا بوش دابش بكري تا أو مالا كي لا يكون نبتا هو كارك دولة كلمة دولة معناتها كلمة دولة وات الدستا ودس كردن دائما أنت بشاكدري الدنيا دول معناتها يعني الدنيا طبيعتي ودستا ودستي بيدكريتن مالك صد وستيلك يعني 5000 لبرشي توا او 5000 احتمال 1000 دستي كردبي اول دقيقه هان لو بيد الدوله يعني حتى الدوله لو بيدو دولة لبري دستا ودس دكري ود صلاه لو كسينيا حتى اي كواتا او مال بوي ايما بوشوي دابش مان كد تا كي لا يكون دولة تا او مال النبيتا خلتشك دولة بين الاغنياء منكم تنيا لدستي دولة من دان بيتن يعني كومال خلقك قربا خنيبا وكو استا تمشادكي اوان خنيب خلقي كش بيبش بيتن نا خواي قول او مالي دانا حموت سينا كاني كومال قا بقرت ولا معني محتاج وبيويستن او مالا وما لكي لا يكون الفيء دولة بين الرؤساء والاقوياء لو ما او مالا من اوادا بشكت حتى سرك دكان دولة من دكان فيغلب عليه الفقراء ظالبا بس الفقير هجار كان والضعفاء لاواز كان وذلك لأن أهل الجاهلية كانوا إذا اغتنموا أخذ الرئيس الربع لو خواي قربوا شوية مالك دابش كت لصدمي بيش هات لي إسلامتي كاتك كأنا شرق رويدا دا أو دسكوتي شركة دا كوت دستيان يجلس تساري مالك يعني ربعتي تاريكك لبو رئيس بو يعني سروق عشيرة تشيا لبوي بو خلق فقير هجاركش هيتي لنا اصلا كابره خوي بكش ددا لا شركه هيتي لبو نبو وهو ما يسمى المرباع وكو امامي بغوي لتفسير كي باسي كرديا بله بويا لما دابش كلمة ببرياري خواي باش يجلس البينزي بو خواي قولو بيغمبركيا يعني خمس باش تري يجلس البينزي تر يعني مالا كده بتا بينز باش لو باشي او يجدبتا بينز باشي كان او باشا لبو خواو بيغمبري باش تقسيم دكريتن يجلس البينزي او باشي كغوتمان لو خزمان زي كاني بيغمبري خوايا باشيك بوري بوارانا او دابش كدناش تامال وسامان تنان قوتمان لبيني خلقان نبيتن توري ششم سودو بندالين زراوكان يوتسن آيات بيروزي كم هرتي ظالبون سركوتني مسلمانا بسر بي بروايان لزولكو بدبرستان ببخششو تواناي خواي قوريا خو آمادا كردنو بيويست خو آمادا كردن بيويست لسر مسلمانان بلام هو كاري سرچي پشت بسنا بخواي قورا هان خواي قورا دفرمي وما النصر إلا من عند الله سركوتن با للعين خواي قوريا خالد خواي قورا خاوني چەندین سەربازی بێژمارە
یەکێ لەو سەربازانە ترس خستنە ناو دڵی بێباوەڕانە، یعنی یەک لە جوندیەکانی خوا ترسە. ئەها تەمەشا بکە، یعنی تەمەشا دەکەی خوای گەورە سوبحانەهو وەتەعالا جارێ بەو ترسە یەک جەوشی دەڕوخێنیتن. ئەوانە زۆر بەهێزشن، بەڵام خوای گەورە کاتێکە یەک لەو شتانەی کە پێغەمبەری خوا دەفەرمێ نوسیرت بالرعب مسیرەتە شارین، خوای گەورە وای کردیە کە ئەمن سامم هەبێ لەم یەک مانگە ڕێ ناودەنگم بگاتە دوژمن، ئەو دوژمنانە چۆکدا دەدەن و خوای گەورە سەرمی خستیە بەهۆی ئەو ترسەی کە دەخەوتە ناو دڵی دوژمنان. خاڵی سێم خۆ ئەگەر ئەو جوولەکانە لە دەستی ئێوە ڕزگاریان بووان، لە دەستی خوای گەورە ڕزگاریان نابێت. ئەگەر لە شوێنی خۆیان دەرنەچووبان، خوای گەورە سزای لە مەبەتینتری دەدات، لە دوا ڕۆژێکی سزای توندی بۆ ئامادەکردوون. خاڵی چوارەم بێباوەڕیش پلەی هەیە، ئەو بێباوەڕیەکەی هەر زەرەر و زیانی بۆ خۆی هەیە، سزای کەمترە لەو بێباوەڕی سەرپێچی خوای گەورە دەکات، هەوڵی دوژمنایەتی خوای گەورە و پێغەمبەرەکەی دەدات. هەندێک کەسێک کافرە، بەڵام کوفرەکەی بەس لە خۆیتی نوێژە ناکە، زەڕی خۆی هەیە، بەڵام هەیە کوفرەکەی زۆر یعنی داوای لە بۆ دەکا، خەڵکی لۆ بانگ دەکا، بەربەس دەخاتە سەڕێی مسلمانان. لۆیە ئەهەن جوولەکان ئەو سفەتیان هەبوو، لۆیە خوای گەورە ئەمری بە پێغەمبەر کە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم کەوا پاکتاوی شارەکەیان پێ بکە. خاڵی پێنجەم خودای گەورە ئەو پڕی هێزی دەسەڵاتی خۆی نیشانی بێ باوەڕاندا کە مایەی لوت شکاندنی ئەوان بوو، مایەی پشتیوانی بوو بۆ پێغەمبەرەکەی و بڕواداران. خاڵی شەشەم وەرگرتنی ماڵی زەکات بۆ پێغەمبەری خوددا دروست نییە بە پێچەوانەی دەستکەوتی جەنگ، چونکە ماڵێکە بە ڕەنج و هەوڵ و کۆشش دەست دەکەوێت بۆی حەڵالە و دروستە، ماڵی عیزەت و سەربەرزیە. بەڵام زەکات نەوعاً ما ینی قچەک ئۆچی تێدایە. خاڵی هەفتەم ئایینی پیرۆزی ئیسلام لە نێوان سیستەمی سەرمایەداری و ئیشتیڕاکیدا ڕێگا دەدات هەر تاچێک خاوەنداری ماڵ و سامان بێت، ماڵ و سامانی هەر تاچێکی بە بڕێکی دیاریکرا و هەموو خەڵکێک لێ هاو بەشە. یان لێرەدا مەقسەدمان چییە؟ ئێمە سیستەمەکەی سەرمایەداری چییە؟ ئەوەیە بەس خەڵکێک دەبی دەوڵەمەندی، خەڵکێک تر فەقیر هەژار لە برسان مردی، ئەوە سیستەمی سەرمایەداری ڕەسمالی پێدەوترێ. ئیشتیڕاکی چییە؟ دەڵێ خەڵک دەبی یەک ئاسبی، نابی بە هیچ نەوع کەس لەکە، ئێوەش نابی کاک کابراەک ڕەنجی زیاتر دەدا کۆ دەبی لەگەر کابراایەکی تر وەکو یەک بیتن. لە ئیسلام داوانیە خەڵک دەبی هەمووی یەکسان، یعنی خاوەنی ماڵبی، ئەوەی هەیتی لە ئاستێکی بڕی دیاری کراو کە بڕی زەکاتە دەبی هاوکاری خەڵکانی فەقیر بدا. بەڵام کابرا کە هەوڵ و کۆششدا بە ڕێگای حەلال چەندی ماڵی هەبی ڕێ پێدراوە و حەرام نییە و دروستە. خاڵی شەشەم ڕوونکردنەوەی چەند بابەتێک. یەکەم خوای گەورە ئاماژە بە زیاتر لە یەک بە دەرنانی جوولەکە دەکات، واتە یەک جار جوولەکە بە دەرنراون وەکو دەفرێن لی ئەوەلی الحەشر، یەکەمیان لە سەردەمی پێغەمبەر بووە، دووەمینیان لە سەردەمی پێشەوا ئیمامی عومەر بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێت کە جارێکتر پێشەوا عومەریش بە دەرینان. لۆیە خوای دیارە ئاماژە بەیەک دیارە ئیتکەشی بە دوودادێ. خاڵی برین بابەتیشتر لەو بابەتە ڕوونکردناوەنە بڕینەوەی درەخت و ڕوخاندنی خانووی دوژمن لە کاتی جەنگ تەنها لەم جەنگە ڕێگای پێدراوە، لە هەموو جەنجێک ئەنجام نادرێت، بەڵکو لە زۆربەی جەنگەکان ڕێگری لەم کارە تێکدەرانە کراوە، وەک عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە باوکی دەفەرمێ پێشەوا ئەبوو یەزیدی کوڕی ئەبوو سوفیان دەفەرمێ پێشەوە ئیمامی ئەبوبەکر یەزیدی کوڕی ئەبوو سوفیان نات بۆ شام، کاتێ 2 میل ڕۆیشت وتیان ئەی پێغەمبەری خوددا صلی الله علیه و آله، پێغەمبەری خوا ناردی فەرمووی گوێم لە پێغەمبەر وتی ئیمامی ئەبوبەکر فەرمووی بانجی بکەن، گوێم لە پێغەمبەری خوا بووە کاتێ سوپایەکی دەنارد و پێیانی دەفەرموو ئامۆژگاریتان دەکەم بە لە خوا ترسان، سەرپێچی نەکەن، لە جەنگدا ماڵ مەدزن و هەروەها نەترسن، پەرزگاکان مەڕوخێنن، دارخورما مەبڕنەوە، کشت و کاڵ و ئاژەڵەکانیان مەکوژن، درختە بە بەر و بوومەکانیان مەبڕنەوە، کەسی بە ساڵاتچوو منداڵ مەکوژن، ئەگەر یەشێکتان بینی لە پەرزگاکەی خۆی خوددا دەپەرستێ وازی لێبێن و مەیکوژن. ئەو فەرموودە ئیمامی بەیهەقی هێناویەتەوە. خاڵیشتر
لە ڕوونکردنەوەکان بە دەرنانی بەنی نەظیر لە ساڵی چوارەمی کۆچی بوو هەر لەو ساڵەدا حرام هەر لەو ساڵە بەڵێ لە ساڵی چوارەمی کۆچی بووە تەمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کاتێک کۆچی کرد لە بۆ شاری مەدینەی پیرۆز پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 52 خاڵ دەستوری مەدینەی نووسیەوە لەو 52 خاڵە 27 خاڵی تایبەت بوو بە جوولەکەکان و ئەهلی کتاب 27 خاڵ يعني تصور كبزانا حتى بيغمبري خوا فرموي لهم ما لنا وعليهم ما علينا ثم فيك ايمي مسلمان همان بي اوان همان ما فيانيا لهون اجتماعي بون لجيان لكاسبي لا همو ايشتيان همان ما فيان هي وعليهم ما علينا لأركو واجبات باريس قادي كدي او خاكون اجتماعنا همان شتيج لسوانا كو ايما لسلمان بيويستا شاري مدينة بباريزي لسوانيش همان شت بيويستا طبعا بيغمبري خوا صلى الله عليه وسلم ما في تواوي بيدان حتى لبازاركان قورغكاري دكرا لبازاركان غدريان لمسلمانان دكت بيغمبري خوا صلى الله عليه وسلم نيفن بدريان بدين لا هات شكايات ينكروت يا رسول الله اوجز لكانا اشتي بقران دنما فيرمان لي دكان بيغمبري خوا فرموي كاكا بازار برو لو خدوتوش بازار يشكب كانوا ايوي مسلمان اشتي بهرزان تربدان فين لخلشي مكان بازار يوان ده الشيء بالفعل مسلمان كان وينكل تمشاي او حلمو نرمو نياني ونظام زواني اسلام بكا بلا لماوي او تنماوي كجولك لقى المسلمان كان جيان لشاري مدينه ماوي 4 صال تندين زار حولي لنا وبردني بيغمبر ياندا صلى الله عليه وسلم يعني اغتيال حول ياندا بيغمبري خوتي روبك يقلو حال يقلو زارانا بردشي قوريان هنا كيتشي بو عشوان بو برد قوركينا وتي بردكي دابنه كبيغمبري خوا لبن ديواد لبن سيبري او ديوار دانش بردكي بصل بيغمبري خوا دابلن وبيكوجن بلان بيغمبري خوا صلى الله عليه وسلم يا كوسر قيب بوا وكو معجزه خواي يقول اقداري كدوا هستوا انجا بيشياني جود ايوه بتمي او كاربونا تندين زار حوليان دا او هم خيانته ناباتشيان كر لدجي مسلمانان بلا بويا دواي او هم خيانتيان كر او همو دانوستان و برين پەیمانەی کە لەگەڵ پێغەمبەریان دابوو هەڵیان وەشاندەوە خیانەتیان کرد مەترسی زۆر گەورە پەیدا بوو لەسەر شاری مەدینە بە تێگڕایی لۆیە ئینجا پێغەمبەری خوا بڕیاریدا دەبی ئەو شارە چۆلکە ئەوزە نەشیانی کوشتێ پێغەمبەر ئان تەمەشا بکە کاکە بس مادەم ئێوە ناتان پێکەوە ژیان پێکەوە بژین شارەکەمان لۆ بەجی بێلە ئەو پەڕی عەدالەتی ئیسلامە خەڵک وا تێنەگا پێغەمبەری خوا حاشاکی پێغەمبەری خوا کەسێکی زاڵم و ستەمکار بووە بە کەیف خۆی ئەوانەی دەرکرد نا کاتێک گەیشتە لوتکە و قیمەی زوڵم و خیانەتیان ئەو دە پێغەمبەر بڕیاریدایە سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ خاڵیشتر دەستکەوتەکانی جەنگ دوو جۆرە دەستکەوتێک بە شەڕ دەست دەکەوت کە پێی دەوترێ غەنیمە دەستکەوتێک بە بێ شەڕ کە پێی دەوترێ فەی ئەوانیش تاوان تەقسیماتێکی جیایە وەکو باسمان کرد لە خوای گەورە باسی کردیا گوتمان ژمارەی بەنی نەظیر 1500 کەسێک بوونە دەڵێن یعنی لەو دەورەی بوونە ئەوانە کەوا ئەو شاریان داوایان لێکرد بەجی بێرن کۆتاخاڵ چۆن ئێمە لەو چەند ئاەتە بتانین لە ڕۆژانەی کردداری لە ڕۆژانەی خۆمان وەکو کارێک عمل بەو ئاەتانە بکەین یەکەم خاڵ زۆر میمە هەمیشە و بەردەوام ذکری سبحان الله ذکری سبحان الله وبحمده لەسەر زار و دەومان بی لە معنای سبحان الله تێ بگەی کە بەڕاستی ئەو کەلیمەیە چەند گەورەیە بە وردی تەسبیحاتەکان بکەی لە پاش نوێژە فەرزەکان لە هەر کاتێ سەلاممان داوە 33 جار بێنێ سبحان الله 33 جار بێنێ الحەمدولله 33 جار بێنێ الله ئەکبەر ئەوجە ئایەتول کورسی و ذکرەکانی پاش نوێژ بە جوانی و بەڕێک و پێچی بکەین خاڵیشتر خوای گەورە فەرمووی وما آتاكم الرسول فخذوه ئەوەی پێغەمبەری خوا بۆی هێنان لە سونەتە جوانەکانی لە ئاداب و خوڕەوشت و کردارە جوانەکانی فخذوه ئێوەش وەری بگرن ئێوەش دەستی پێوە بگرن وما نهاكم عنه و ئەوەی پێغەمبەری خوا ڕێگریتان لێ دەکات دەڵێ مەیکەن حرامە دروست نییە کردداری خراپ و ناشرینە ئێوەش وازی لێ بین و لێ بە دوور بکەونەوە بەڕاستی ئەوە یەکێکە لەوانەیە کە ئێمە لە ژیانی ڕۆژانمان هەمیشە و بەردەوام دەستگوتوو بین
بە سونەتەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.